حیزبەکانی ڕۆژهەڵات دەبێت زرگوێز چۆڵ بکەن. ئێرانیش لە ڕێگای یەکێتیەوە دوایین فشار لەو حیزبانە دەکات. سەرجەم چالاکیەکانی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان قەدەغەکرا و یەکێتیش لە ڕێگای ئاسایشی سلێمانیەوە دەڕۆژەی بۆ دیاری کردوون. ئاژانسی هەواڵی ئەرنای ئێرانی بڵاوی کردەوە ئاسایشی نیشتمانی عێراق بڕیاریدا بە قەدەغەکردنی سەرجەم چالاکیەکانی ئەو حیزب و گروپانەی کە ئۆپۆزیسیۆنی ئێران و لە ناوخاکی عێراقن بە تایبەتی لە هەرێمی کوردستان. ئەوەش لە چوارچێوەی پابەندبوونی بەغدا بە پسەوکردنی ئاسایشی سنوورەکان و پەیوەندیە دووقۆڵیەکانی لەگەڵ ئێران دێت. بەپێی زانیاریەکانی تیوار یەکێتی لە ڕێگای ئاسایشەوە دوایین پەیامی داوەتە و حیزبانە و دەبێت زرگوێز چۆڵ بکەن. بەرپرسێکی یەکێک لە حیزبەکانی ڕۆژهەڵاتیش بە تیواری ڕاگەیان تا ئێستا نەچوونەتە ژێرباری داواکەی یەکێتیەوە کە بچنە سوورداش. وەگەوەی میدیای ئێرانی باسی دەکات ڕاگررتنی چالاکیەکان بەم جۆرەیە. داخستنی بارەگای ئەو گروپانە و ڕێگریکردن لە هەر چالاکیەکی سیاسی، میدیایی و سەربازی. ڕێگرتن لە بەکارهێنانی خاکی عێراق وەک سەکۆیەک بۆ دەنەدان یا ئەنجامدانی هێرش بۆ سەر ئێران. ئەمجد حسێن پەناهی سەرکردەی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕایگەیاندووە. هێزە ئەمنیەکانی سلێمانی بە فەرمی ئاگاداریان کردوونەتەوە لە پێویستی چۆڵکردنی بارەگاکانیان لە زرگوێز لە ماوەی دەڕۆژدا. وتیشی ڕێنماییان پێداوین بچینە ناوچەی سوورداش و لەوێ نیشتەجێبین. بە پێی زانیاریەکان هێشتا سەر و پێنسە ئەندام و پێشمەرگەی حیزبەکانی ڕۆژهەڵات لە زرگوێز و چەند ناوچەیەکی تر هەن کە ڕەتی دەکەنەوە بچنە سوورداش و کەمپە دیاریکراوەکان. بەڵام هەموو فشارێک دەکرێت لەم دەڕۆژەدا کەمپەکانیان دابخەن.